پاش 15 ڕۆژ لە مانگرتن لە خواردن بۆ داوای جێبەجێکردنی چەند داواکاریەک سەرنجام سازە مانگرتوەکەی سلێمانی هەڵپەساردنی مانگرتنەکەیان ڕاگەیاند. ئێمە پێمان وایە ئەمە بە ئێمە کرا، ئەوانی تریش ئەتوانن پەرلەمانتارەکانیان ببورن بۆستن، پەرلەمانتارەکانیان بنێرن بەناگیری بکەن لە پەرلەمان و پەیامەکەی ئێمە درێژە پێبن. ئێمە لە دەرەوە ئامادەین هەموو شتێکیان بۆ بکەین و لەگەڵیان نابمێنینەوە و پشگیریان بین. شکۆ شار و نیشتیمان سیاسەمانگیری یاسار بۆ پاڵپشتی لە مانگرتوان و گەورە نیشاندانی دەنگی ناڕەزایەتی موچەخۆران هەزاران چینی تۆژی جیاواز لە شار و شوێنە جیاوازەکانەوە هاتبوونە بەردەم چادری مانگرتوان و دروشمی ئەمە چەشنیان دژی دو حیزبی دەسەڵاتدار دەوتەوە و مانگرتنی مامۆسا و فەرمانبەرانیان بە وەرچەرخانێکی گرنگ و مێژووی لە عەقەباتی مەدەنی ناوزەند کرد. پەیامەکە گەیشتووە ئەگەر دەسەڵاتدارانی یەک تۆز دەخەوی غەفڵەت بە ئاگا بێنەوە، ئەگەر دەسەڵاتداران یەک تۆز ویژدانیان بچوڵێ، ئەگەر دەسەڵاتداران یەک تۆز ئاگان لێ شوازاری ئەو میلەتە بێ، بەڵێ ئەم پەیامانە ئەم مانگرتن و ئەم خۆپیشاندان و ئەم داواکردنی مافی ڕەوای ئەم میلەتە و هەموو چین و توێژەکانی ئەم کوردستانە دەسەڵاتداران بە ئاگا دێنێتەوانێ ئەگەر لە خەوی غەفڵەت بە ئاگا بێنەوە. ئەگەرچی مانگرتنی مامۆسا و فەرمانبەران لە بەردەم نووسینگەی نەتەوە گرتوەکان لە سلێمانی بە کۆتا گەیشت، بەڵام ئەنجومەنی مامۆسا و فەرمانبەرە ناڕازەکان بەڵێنی درێژەدانی ناڕەزایەتەکان و نەشکاندنی بایکۆتیان دووپات کردەوە. بایکۆت هەروەکو خۆی وایە، هەر بایکۆت بەردەوامە. شکاندنی بایکۆت و گەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێن وابەستە بە چی؟ بە هیچ شتێ بە وابەستە بەوە کرێ بڕیاری ئەو بەرابەر خوشک و برابەر ڕێزانم کە مانگر بوون ئەوان بڕیاری ئەوەی ئەدەن دوای ئەوەی کە زیاتر چۆن دڵنیابین لەباری تەندروستیان. اینجا خۆمان لە نێوان با بڵین هەموو ناڕەزایەتەکانە هەموو یەکدەنگ و یەک ڕەنگین بوون بە خاوەنی یەک بڕیار کۆوە بینەوە بڕیارێکی سەرتاسەری ئەدەین کە چی بکەین و چی نەکەین. لە دوای بڕیاری هەڵپەساردنی مانگرتن مانگرتوەکان ڕەوانەی نەخۆشخانە کران و بە سەدان هاوڵاتیش بەڕێپێوان بە دوایاندا کەوتن و بڕیار وایە تا دەرچوونیان بە تەندروستی جێگیرەوە تیمی پشتیوانی لە بەردەم نەخۆشخانەی شار لە سلێمانی بمێننەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.